کەسایەتی ئەو دوژنە پێشەنگا و دوژنە ڕۆژنامەوانە بەڕێزەوە سەری خۆم نەوی دەکەم لە ئاستی شهادەتی ئەوان و گشت شەهیدانی ئازادی خوازەوە بیرەهێنمەوە وەکو پیشەی هەموو جارێکی دوژمنانی ئێمە لە هەموو سەدەیەکە دوژمنانی ئێمە هەمیشە هەوڵی ئەوادەن کە گەلی کورد پارچە بکەن گەلی کورد قڕ بکەن و کۆمەڵکوش بکەن ئەمەش درێژە پێدەری دوژمنەکانی ترمانان بۆیە دەوڵەتی داگیرکەری تورکیا بە دروستبوونی ئەوەی کە لەسەر خاکی ئێمە دروست بووە هەمیشە هەوڵی ئەوەی داوە لە نەبوونی ئێمە خۆی دروست بکە بوونی خۆی ڕابگەیانێت بۆیە هەمیشە دژی زمانی کوردە دژی مێژووی کووردە دژی خاکی کوردستانە دژی کەلتوری ڕەسەنی گەلی کووردە لەبەرەوە لەسەر خاکی کورد دەژی لەبەرەوە ئەو خۆی بێ خاکە ئەو خۆی بێ مێژووە ئەو خۆی بێ کەلتورە بۆیە خۆی بە خاک و ئاوی گەلی کوردستانەوە گرێداوە جارێکی تر دەوڵەتی داگیرکەری تورکیا هەمووان نەزانین کە بە نزیکەی 50 کیلۆمەتر لە خاکی باشووری کوردستانە هاتوۆتە ناوەوە و دەوڵەتێکە لە دەرەوەی سیادەی عێراق زۆر بە ئاسانیەت لە ناو باشووری کوردستانە درون ئەڵەیە و خەڵکی عێراق کۆمەڵکوژەکە خەڵکی کوردستان کۆمەڵکوژەکە ئەو مرۆڤانەی کە داوای ئازادیەکەن ئەو مرۆڤانەی کە قەڵەمەکانیان لەسەر ئازادیە نووسێت لەسەرەوە نووسێت کە داگیرکاری کۆتایی بێبێ دێن ئەوانەکەنە ئامان جارێکی تر دەوڵەتی تورکیا کە دوێنێ دوو ئەو ژنە ڕۆژنامەنووسانەی کردە ئامانج وەکو هەمیشە چۆن پیشەی ئەوەیەکە گەلی کورد بکاتە ئامانج بۆیە ئێمە لێرەواڵین ئەوەی دەوڵەتی تورکیای کات حکومەتی هەرێمی کوردستان بە دەرەجەیەک بەرپرسیارە هەموو حیزبولایەنەکان بەرپرسیارن جگە لە هێڵی خیانەت کە ئەو کەوتۆتە ناو هێڵی خیان کە پارتی دیموکراتی کوردستانە بە ئاشکران لە ناو هێڵی خیانەتە بۆیە ئێمە نەفرەت لە هێڵی خیانەتەکەین و هەمیشە چەندێک دژی دژمنەکانمان بین داونە دژی هێڵی خیانەتین و هەوڵی لاوەزبوونی هێڵی خیانەتە دەین و حکومەتی عێراق حکومەتەکەی سوودانی بەرپرسیارە بەرامبەر بە بەو خەڵکە و بەو خەڵکە سڤیلە و بەو خەڵکە سڤیلەی کە شەهیدە بێ بەو شاخ و داخەی کوردستان کە بردومانەکرێ بەژینکەی کوردستان کەتیەکە دریا بەڕاستی هەرێمی کوردستان و قوارەی هەرێمی کوردستان ئێستا لە بەردەمە ترسێکی زۆر گەورەدایە و پێویستە تەنیا ئەمە بۆ حکومەت و بۆ دەسەڵاتداران جێنەیاڵین بۆیە پێویستە هەموو تاکێک خۆی بەرپرسیار ببینێ و بەداخەوە بێدەنگبوونی خەڵک وای کردووە کە زیاتر ڕێگا خۆشکە بۆ داگیرکەران بۆیە ئێمە داوا لە هەموو ئەو کەسانەکەین کە دەنگی ئازادیان هەیە خاک و نیشتیمانیان خۆشەوێت گرێدراون بە خاک و نیشتیمانەوە هەڵوێستی جدیان هەبێ بەڕاستی ڕەوشەکە بەرامبەر بە هەموو تاکێکی گەلی کوردستان و بە تایبەتی بۆ ژنان مەترسێکی گەورەیە بۆیە جارێکی تر من لێراڵێم ڕۆحتان شاد گوڵستانەکان ڕۆحتان شاد هێرۆکەی باشووری کوردستان بە دڵنیایەوە هەزارها گوڵستان و هێرۆ لەدایک بۆ لە دوێنێەوە و ڕاستە ئازارێکی زۆر گرانە بۆ ئێمە بەڵام بەقەدەر ئازارەکە ڕقمان لە داگیرکەریان و بەقەدەر ئازارەکەمان جارێکی تر سۆزمان داوە کە ڕێو ڕێبازیان بەردەوام بکەین.